بەڵایزان دووبارە سڵاوتان لێبێ لەم تەوەرەیە لەگەڵ هاوکارم جەلال محەممەد میوانێکمان دەبێ ئەویش بەڕێز دکتۆر دڵشاد محەممەدە خوێندکاری دکتۆرا لە زانکۆی تارانی پزیشکی بەشی دەرمان سازی و ژەهرزانی وەروە وەکو پسپۆرێک لە بواری دەرمان قسە لەسەر کاریگەریە خراپەکانی خواردنەوە کوحولیەکان و وەروە کۆمەڵێک بەکارهێنانی دەرمان کەوا با بڵێن لە ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسەیە بەکار هاتووە چ لە ڕابردوو چ لە ئێستاشا بۆ قسەکردن لەسەرم بابەتەکە دکتۆر میوانداری بەڕێستمان کردووە زۆر بەخێر بێی ئەرکی کێشا خۆش زۆر سپاس. ئەگەر لە یەکەم پرسیارەوە بچمە لای ئەوە قسە و باسێکی زۆر لەسەر وشەی کوحول ئێساکە کەوتۆتە سەرزاری خەڵکی بۆ دەستپاکردنەوەوانە وابزان تێکەڵیەک دروست بوو بێ ڕەنگە لای هەنێک کەس ڕۆ بشی شارەزایی هۆیە بەڵام بەگشتی دوایش ئەو جیاوازیەمان بۆ باسکە زیانەکانی خواردنەوە کوحولیەکان بۆ تەندروستی مرۆڤ چین بۆ جیاوازی هەیە لە نێوان مرۆڤێک بۆ مرۆڤێکی تر. زۆر باش دەستخۆش بە ناوی خوای گەورە و بەخشندە و میهرەبان. دیارە ئەلکحول خواردنەوەی کوحولی ئەتوانین پۆلیۆنی بکەین بە پێی ڕێژەی خواردنەوەکان بەڵام وەکوی کە لە چەند ڕۆژی ڕابردوو لە ماوەکانی ڕابردوو دیارە ڤایرۆسی کۆرۆنا کە یەکێک لەو ڤایرۆسانە بوو کە وەزعی ئێرانی بە تەواوەتی شەڵەژان کۆمەڵی خەڵک پەنای برد بە خواردنەوەی کوحولی کە گوایە یەکێکە لە ئیستفادەکانی ئەو خواردنەوەی کوحولی بۆ لەناوبردنی ڤایرۆسە بەڵام بەعکسەوە کە دیارە زۆربەی زۆری ئەو ریسێرچ و ئەو لێکۆڵینەوانەی کە کراوە خواردنەوەی کوحولی ئێمە دوو جۆرمانەیە جۆرێکەیە کە ئەوانەی کە ئەیخۆنەوە جۆری کێشەیە کە پێوتە دیسئینفێکتان واتە بۆ پاکشکردنەوەی ڕووکارەکان پێم خۆشە بیدایەتەن باسی ئەو مادە کوحولیانەکەین کە بۆ پاکشکردنەوە بەکاردێنێت دیارە هەر لە چەند ڕۆژی ڕابردوو بوو کە ڕیسێرچ کرا لە زانکۆی تارانی پزیشکی بەکارهێنانی شوێنێک بۆ بوونە ژوورێک یاخود شوێنێکیان ئینفێکت کرد بە بەکتریا و بە هەندێ ئەو ڤایرۆس و ئەوانە دوای ئەوەی کە کوحولیان بەکارهێنا بە پێرسەنتجی بە ڕێژەی لە 170 بینیان کە هەندێک ئەو زیانانەکە لا ئەبا بەڵام بڕێکی ئەمێنێتەوە ئەمە بۆ پاکشکردنەوە کە وەکو خەڵک زۆر پەنای بۆ ئەبا کۆمەڵی پاکشکەرەوەی کێشیان بەکارهێنا بینیان هەر هەندێک بەکتریا و ئەوانە ئەمێنێتەوە بەڵام لە ئاخر تەجروبە بینیان کە سابوون و یاخود هەر پاکەرەوەیکی احتیاطی بینیان بە تەواوەتی ئەو بەکتریا ئەو نەخۆشیانە لا ئەبا ئەمە مەبەستی دیسئینفێکتان بەمبەستی خواردنەوەش دیارە کە کاتێک کە مادەی کوحولی ئەخورێتەوە بە تەواوەتی زیانی هەیە کاتێک ئەم کوحولی ئەخورێتەوە و ئەکات ئەبێ بە ئەسیتات ئەلدیهاید لە ناو لەشمان دواتر ئەبێ بە ئەسیتەیت ئەم مادەیە مادەیەکی کوژەرە بۆ سەرجەم ئۆرگانەکانی واتە ئەندامەکانی جەستەمان مادەیەکی تۆکسید واتە ژەهر دروست ئەکا واکە سەرجەم ئۆرگانەکانمان بە پێی پێویست ئیش نەکەن واتە تەسیراتێکی وە ئەکاتە سەر ئۆرگانەکان یاخود بڵێن لە کاری ئەخا بە تەواوەتی. دکتۆر ئەگەر با بڵێن حاڵەتێک هەیە زۆرجار من پێم خۆشە لەسەرەوە زۆر قسە بکەیت ئەویش ئەوەیە بابەتەکە پرسیارەکە لێرەیە خواردنەوەی کوحولی بۆ نمونە بەداخەوە زۆرجار لە فیلمەکان لە ڤیدۆکان ئەیبینین مناڵ لە ڤیدۆکانە دەرەکەوێ مەسەلەن لەلایەن خانەوادەکەیەوە کوحولی ئەدرێتێ یان کۆمەڵێک کەس بینین خواردنەوە کوحولیەکان بە خستی ئەخواتەوە لە ڤیدۆکانە تەئسیری لەسەر با بڵێن کۆمەلگای ئێمەش هەیە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازی هەیە خواردنەوەی مەسەلەن کەسێک بتوانێت زیاتر بخاتەوە یا نوعێک لە بەشەر بتوانێت نوعێک کوحولی زۆر بخاتەوە یان ئایا زیانەکانی بۆ زیاد و کەمەکان چین جیاوازیەکان لەوەیان چۆن وەکو بە شێوەیەکی عام باسی ئەەکەین دواتر باسی جیاوازەکانەکەین بە شێوەیەکی عام کاتێککە کوحول ئەخورێتەوە خواردنەوەی کوحولی چەنجی پازۆیەکە واتە ڕێگای بەدەستهێنانی وزەمان بۆ ئەگۆڕە بۆ نە وزە بە شێوەیەکی عام لە چێوە لە گلوکۆز دەستمانەکە ئەم وە ئەکا شێوازی بەدەستکەوتنی وزەکەمان بگۆڕێ ئەو کاتە گلوکۆزێکی زۆر واتە شەکرێکی زۆر لە ناو ملولەکانی خوێن ئەنیشێکەواتە هەیەکێک لە هۆکارەکانی دروستبوونی نەخۆشی سوکەری ئەمە هێکێکیان هۆکارێکی کە لە خانەکانی کەمان زیاد لە پێویست هیستامین دەرئەدا و ئەکا ملولەکانی خوێن فراوان بن ئەمەش کە زەختێکی زۆر لەسەر دڵ دروست ئەکا واتە تووشی ئینۆترۆپیکێکە واتە پەستانێکی زۆر لەسەر دڵ دروست ئەکا واتە ماندووی ئەکا ئەمە لەسەر دڵ بۆ منە لەسەر جگەرمان چاوریەکی زۆر لەسەر دەوروبەری خانەکانی جگەر کۆ ئەکاتەوە کە کاتێکە لە دەوری بەری جگەر چاوریەکی زۆر کۆ بواتە لە دەوروبەری لیڤەرمان ئەمەش وا ئەکات کە بەپێی پێویست جگەر ئیش نەکات چونکە یەکێک لەو ئۆرگانە سەرەکیانی یاخود ئەو ئەندامە سەرەکیانی جەستەمان کە ئیشی دەرهاویشتەکردنی ژەهر ئەکا لە جەستەمان جگەرە کاتێک کە ئەم کوحولە ئەخورێتەوە
چاورێکی زۆر لە دەوری جگەر کۆ ئەکاتەوە ئەکات جگەر ماندوو بێ واتە توانای دەرکرە دەرەوەی ژاری نەبێ ئەمە بەشێک لە پرسیارەکە بە شێوەیەکی عام بنمونە لەسەر مێشک و دەماغمان ئەو ئیعازاتانی نیورۆترانسمیتەرەکان واتە ئەو ئیشارەت ئەو گوێزەرانی لە نێوان دەمارەکانە تێکی ئەدا ئەمە لەسەر مێشک و ئەوانە لەسەر سیەکانمان ئینکریزی احتیمالاتی توشبوونی التهابات زیادەکە کەواتە ئەگەر ببینی لەسەر سەرجەم ئۆرگانەکان زیان بەخشە چ جاوێک کە کۆمەڵی خەڵک باسی ئەوەکەوە کە بینیمان لە ئێران وابزانام زیاد لە 200 کەس ژەهراوی بوون و تقریبا 150 وابزانام تا ئێستا مردوون ئەمە بەو شێوازەی کە بە شێوەیەکی عام کە زەرەری هەیە بۆ هەموو کەس بەڵام پیشاندانی ئەو کۆمەڵی ڕیکلامات کە دیارە هۆکاری بازرگانی و هۆکاری نیشاندانی باشی ئەوانەی کە مەشروباتی کوحولی ئەخۆنەوە کە گوایە کەسانی باش بن ئەمە بەعکسەوە هۆکاری تیجارەتی احتیمالە لە پشتەوە بێ بنمونە کەسانێکی ڕەشپێست یاخود کەسێکی ئەوروپی یاخود ئەمریکی فەسلەجە و فیسۆلۆژی جەستەیان یاخود جێنەتیکیان جیاوازیەکی هەیە لە شیکردنەوەی کوحولەکە وەک لە مرۆڤێکی ئاسایی یاخود سپی پێست چۆن ئەگەر ببینی لە تیڤەکان یاخود لە سۆشیال میدیا بۆ ڕیکلامکردنی خۆیان ڕەشپێستێک یان کەسێک ئەبینی زۆر ئەخواتەوە یاوان نیشانی ئەدەن کە ئیسیفادەیە ئەوان جێنەتیکی لەشی ئەوان وایە کە مادەی کوحولەکە کە دوای ئەبێ بە ئەستات ئەلدیات و ئەبێ بە ئەستێت ئەبێ بکرێتە دەرەوەی لەش شیکردنەوە لە لەشی ئەوانە زۆر خێرایە کەواتە ئەگەر زیان بە ئەوان ئەگەیەنێت بە تاکیدی هەر زیانی هەیە بەڵام زیان گەیاندن بە کەسانی ڕەشپێست و یاخود بڵێن ئەوروپی و ئەمریکی کەمترە وەک لە کەسێکی ئاسیایی کەواتە ناکری ئێمە لە تیڤەکان یا لە سۆشیال میدیا نیشاندانی ئەوەی کە گوایە ئیسیفادەیە یاخوا ئەبینرێت ئەوان زیاد لە پێویست ئەخۆنەوە ئەوانە خواردنەوەی کوحولی ئەمە شتێکە کە زۆر خراپە کە خۆشوبهاندنێک بەوان لەبەرەوەی کە باسم کرد بە شێوەیەکی ئام زیانێکی زۆری هەیە دیارە لە وڵاتی ئێمەش مەوادە مەشروبیەکان ئازادە بەڵام هێشتا هەندێک مەوادی کوحولی هەن کە قاچاخن مەترسی ئەمانە چی هەیە کە لە کاتێکە لە وڵات ئازادەکانی ژەر دەبێت قاچاق بن حقیقەتەن ئێمە پێمان باشە خواردنەوەی کوحولی هەر ڕێگە پێدانی نەبێ من لەبەر هیچ بەرپرسیارەتێکم نیە لە سەحا معلوماتی ئەوم نییە چۆنێ بەڵام ئەکرێت ئەگەر وایە ئێمە نێڵین دەستی خەڵکی پێ بگا بۆچی زەڕیبەیەکی وای لەسەردا بندێت یاخود بە شێوازێک بکرێت بۆی کە خەڵکی نەتوانن ئەو مەشروباتی کوحولی بخورێتەوە لەبەرەوە یاخود خەڵک وشار بکەینەوە لە بەکارنەهێنانی لەبەری باسمان کرد کە ئاماژەمان پێکرد زەرەر و زیانێکی زۆر بە جەستەمان ئەگەێنێ بەڵام نیشاندانی بە شێوەیەکی جوان یاخود ئەو شخصێتانەی کە خواردنەوەی کوحولی بەکارێنن شخصێتی ئەوانە نیشان بن کە کەسانی باشن و ئەمە هاندانی خەڵکی بۆی بەکاری بێنێ ئەکرێت لە ڕێگای بەرنامەکانەوە هۆشیاری بە خەڵک بدرێ کە زیانەکانی چیە لەسەر جەستەمان چی ئەکا چۆنیە یعنی جگە لەو زیانانەی باسم کە لەسەر ئافرەت بنمونە ئافرەتی حامیلە احتیمالی لە بارچوونی مناڵی هەیە یاخود لە کەسانی قەڵە و زەعیف و ئەوانەوە بیرم چوو ئاماژەی پێبم یعنی لەسەر ئەوانیش زەرەریە بنمونە فەرقیە کەسێکی قەڵە و کەمتر تەسیری تێکا لەسەر کەسێکی زەعیف کەواتە شوبهاندنی گشتاندنی ئەوەی کە بڵێن خواردنەوەی کوحولی شێوازەکەی چۆنیە ئەوە بە پێی کەسەکان ئەگۆڕێ بەڵام بە شێوەیەکی عام زەرەر و زیانێکی زۆر ئەگەێنێ بۆیە داواکارین کە خەڵک خۆی وشیار بێت لەوەی کە بەکاری نێنێت زۆر باشە کاکتۆر بەڕێستان بەحکوێی وەکو پسپۆرێکی واری دەرمانیشن و بەشێکیش لە قسەکانمان دەمانەوێت لەسەر دەرمان بێت کۆرۆنا ڤایرۆس هێشتا هیچ عیلاجێکی بۆ بەکار نهاتووە کۆمەڵێک معلومات بڵاو بووەتەوە ڕەنگەنێکیشی تازە بێنێکیشی با بڵێن دووبارە وترابێتەوە ئەو عیلاجانەی کە بۆ کۆرۆنا ڤایرۆس بەکاردێنن لە سنتەرەکانی ڕوبەڕووبوونەوەیە هەنێکی بۆن لە وڵاتانی پێم وابێ جیهانی یەکەمیش لە ئەوروپا و لە چینی ژووتیان ئەمانە کە بەکار هاتوون زیانیان یعنی لە باتیوەی نەخۆشەکە چارەسەر بکەن بۆ پێچەوانەوە زیانی شێ بۆ ڤایرۆسەکەی بەقوەتر کردووە لەسەر ئەو بابەتانە ئەو دەرمانانە قسەمان بۆ بکەی چ دەرمانێک تا ئێستا عیلاجەکە نیە بەڵام کام دەرمانانە باشترین دەرمانن بۆ بەکارهێنان ڕێنمایت بۆ ئەو کەسانەی بوونمە لە حاڵەتێکی ئاساییان وێ بۆی خۆیان نەچنە سنتەرەکانی ڕوبەڕووبوون خۆیان لە ماڵەوە ئەگەر کۆکەیەکی بەسیتی هەبێ یاخود ڤایرۆسێکی تری هەبێ لەسەر ئەو مۆزوعی بەکارهێنانی دەرمانانە چ قسەیەکت هەیە دەستخۆش تەبیعی مەسائلی ئەوەی کە کۆرۆنا ڤایرۆس ئەگەر مەجال هەبێ پێم خۆشە وەکو مێژوویەکی بە پەلە باسی بکەین دیارە لە 2003 ئەو نەخۆشیە بە ناوی سارس هەبووە دواتر لە 2012 بە ناوی مرس سارسەکە لە زیاتر لە چای ناوچەند وڵاتێکی گرتەوە مرسەکەش لە سعودیا ئەوانە
دواتر ئەم کۆرۆنای کە کۆرۆنا ڤایرس واتە نەخۆشی علاجیان بۆ دەزرایەوە عەفوەن ئەو ساڵانی ڕابردوویش عیلاجێکیان هەبوو ئەو عیلاجانەی کە بەکار هاتووە لە ساڵانی ڕابردووە ئێستا ژەر و عیلاجانە بەکارێنە بنمونە لە تایلەند ئۆسیلتاماڤیر بەکارهات ئەو کاتێک کە ئەو نەخۆشیە بوو ئێستاشی پێوی هەر بەکارێنێ بنمونە لە جاپان لە یابان لۆپیناڤیر و ڕیتۆناڤیر بەکارێنێ لە سعودی عەرەبی بنمونە ئینتراڤیرۆن و لۆپیناڤیر و ڕیتۆنۆڤیر بە کۆمبینیشن بەکارهێنێ بنمونە لە ئیتاڵیا تۆسیلازوماب بەکارهێنێ یاخود بڵین لە US ڕیمیدیسیڤیر بەکارهێنرا یاخود لە هەر وڵاتە و عیلاجێک بەکارێنەوە وەکو عیلاجی تازە واتە نیولی دڕک نەبینداوەتە بەڵام عیلاجانە بەکارێنراوە بنمونە تۆسیلیزوماپەکە لەسەر 4 نەخۆش لە ئیتاڵە تاقی کرایەوە ئەم 4 نەخۆشە بینیان دوو لەو نەخۆشانە پلەی گەرمیەکان دابەزی واتە تێمپریچەرەکان دابەزی بە بحوسات و بەوانە بڵاویان کردەوە کەوتیان ئیفێکتیڤ بووە واتە وەڵامی هەبووە عیلاجەکەمان ئەگەر ناوەکو ئەوەی کە عیلاجێکی تازە یاخود لە ئەمریکا ئێستا لەم چەند ڕۆژەی داهاتووە کلۆرۆکوینیشان بەکارێنە یاخود لە پێشووتر چاینا ناشنال هێڵس دیارە نەخۆشەکە زیاتر لە چایناوە سەری هەڵداوە ئەوان زیاتر معلومات و ژێرخانێکی ئابووری بەهێز و تەندروستێکی بەهێزیانە بوو کلۆرۆکوینیان بەکارهێنا دیارە هۆکارەکان زۆر بوون یعنی هۆکاری دروستبوونی نەخۆشەکە بەڵام عیلاجەکان بەو شێوازە بەکارهێنداوە بەڵام وەکو نیولی دڕاک واتە دەرمانی تازە 6 بۆ 12 ساڵی ئەوێت تاوەکو تۆ عیلاجێک بە سەرجەم پرۆسەکانە تێپەڕ بێ دوای کە بڵێن WHO FDA ئەپروڤیکەن و کە بسەلمێنرێ ئەم عیلاجە زیانی نییە بۆ بەکارهێنان ئەگەر عیلاجانە لە خێزانەکەی کۆرۆنایە لە سارس و مێرسا بەکار هاتبێت ئێستش بەکاری بێنین یاخود بە خۆت ئاماژەت پێکرد بەکاردێت کاریگەری لەسەر ڤایرۆسەکە هەیە لە ناو جەستەی توش بۆکە یاخود لەسەر بەرگری جەستەی توش بۆکە هەیە دەستخۆش بۆ پرسیارەکە و وەزیری تەندروستی فەڕەنسایەکە لەو چەند ڕۆژەی پێشوو کۆنگرێکی ڕۆژنامەنووسی بەست لەسەر شێوازی عیلاج و ئەو عیلاجانەی کە باسەکرێت دیارە ئەم ڤایرۆسە هێکێک لە مەترسیەکانیەوە کە میوتیشنی کردبێتە چێنجی لە پێکاتەکەی گۆڕانکاری تێدا بوو بێ ئەگەنا سارس و مێرسەکەوەکو باسم کرد هەبوو و نسبەی مردووان بەهۆی سارس و مێرسەکەەوە زیاتر بوو سەتادەی تێپەڕ کرد بەڵام لەم ڤایرۆسە هۆکاریەوەی کە زۆر بە خێرای تەشەنە ئەکا و بەنمونە لە ئێران کە بینیان سەیران گوتە ئەم ڤایرۆسە ئێمە جیاوازترە لەو ڤایرۆسەی چاینا ئەمە هۆکارەکانی بۆی زیاتر تەرکیز دەچێتە سەری ئەم عیلاجانەی کە بەکارێنرێ بۆ زیادبوونی ئیمونیتیە و سێڵی ڤایرۆسەکەش تێک ئەدا بەڵام لەبەرەوەی ڤایرۆسەکە زۆر بەپەلەیە شێوەی خۆی احتیمال لە بگۆڕێ زیاتر بنمونە ئیمونیتی زیادکردنەوە تا بەرگری لەش زیادکردن ئەکا تەسیری شکاتە سەر ڤایرۆسەکە بە تاکیدی بەڵام لەبەرەوەی شێوازی خۆی ئەگۆڕێ لەبەر ئەوە ئەبێ زۆر بە هۆشیاری و دەرمان بەکارێنێ هەر لەو کۆنگرە ڕۆژنامەنووسیا وەزیری تەندروستی فەڕەنسا ئاماژەی بەوە کرد بنمونە ئەگەر هۆشیار نەبین لە دروست بەکارهێنانی عیلاجەکانە بەریەکەوتنێکی تونند هەیە لە نێوان عیلاجی سارس و مێرس و کۆرۆنا و نەخۆشیە درێژخایەنەکان و ئەو نەخۆشیە پەتا احتیاجانەشی کە توش ئەبین بۆیە ناکرێتەوە هەر نەخۆشیە کە توش بوو بنمونە تۆ بچی عیلاجێک بەکاربێن پرۆفین بەکاربێن ئەو مێرسا بەکارهات لای خۆمان دەسەکەوێت لە بازار لە نەخۆشخانەکانی خۆمانە وەکو تەسەوڕکەم هەیە بەڵام بە ڕێژەیەکی کەم لەبەرەوەی داوا کراوە هەیە یعنی عیلاجکردنی بەڵام خۆشبەختانە ئەو کە نەخۆشانەی توش ئەبن لە 180 بەسەرەوە نەخۆشێکی احتیادین یعنی بەو شێوازەنین 105 یعنی تقریبا 105 پێویستی بە عیلاج کاکتۆرێسا لە ئێران و لای خۆشمان هەندێک دەرمان بەکاردێنرێت بە ئامانجی بەهێزکردنی سیستەمی لەش ئایا ئەم دەرمانانە ینی ڕێگە پێدراوە لە ڕووی تەندروستیەوە لەم کاتەیە کە تۆ چه توش بوو بووی یاخود هێشتا توش نەبوو بووی ئەمانە بەکاربێنی بڵێ با بۆ بەرگری جەستەم بەهێز بکەم وەکو ئاماژەم پێکرد کە ئێمە ئەبێ سەیری وڵاتانی کەکەین ئەگەر ببینی لە بنمونە لە وڵاتانە چۆن ئەم ڤایرۆسە بڵاو بوو چۆن چارەسەر کرا بنمونە لە ئیتاڵیا لە شوێنی گەشتیاری بڵاو بوو دوای چۆن چارەسەریان کرد بنمونە لە چاینا لەو بازاڕانەی کە مامەڵەیان کرد لەگەڵ حیوانات و لە هەگەڵ هەندێک ئاژەڵ کە ڕێگە پێنەدراوە بۆ خواردن و تعاملکردن لەگەڵی ئەمە لەوێ بڵاو دوای ئەوان چۆن چارەسەرێکن ئێبێ ئێمەش ینی چاولەوام بکەین لەبەرەوەی ژێرخانێکی تەندروستی هێندە بە قووەتمان نییە کە بتوانین خۆمان چارەسەر بۆیە زیاتر باسی ڕێنمایی ئەکرێت کە لە چارەسەر باشترە ڕێنمایەکان کە باسەکرێت لە چارەسەر باشترە بۆچی لەبەرەوەی تۆ ئەگەر نەخۆ تووشی نەخۆشیێکی زەخت بی یاخود پەتایەکی ئاسایی بی یاخود
هەر نەخۆشیەکی بە سوکەری بێ درێژخایەنەکان بێ یاخود نەخۆشیەکی وەرزی بێ کاتێک کە تووشی ئەو نەخۆشیابی لەگەڵ عیلاجەکان کە بەکار ئێندێ لەوانەیە احتیمالی چابوونەوە 100 بنمونە 95 بێ یعنی بە هەردووکی بە عیلاج و بە خۆپارێزەکە بەڵام کاتێک کە تووشی نەخۆشی ئەم ڤایرۆسە ئەبین خۆپارێزەکە چارەسەرە بۆ لەبەرەوەی عیلاجی تازە نییە بۆیە ئەڵێن خۆتان بپارێزن لەبەرەوەی 100% خۆپارێزەکە بە چارەسەر ئەزانی لەبەرەوەی هیچ عیلاجێکی تازانە لەبەرەوە ئەو داواکاریە لە خەڵک ئەەکەین بەڵام هۆکارێکەوەی کە ئێمە خۆمان ئەوەندە ئیتیماممان بە ژێرخانی تەندروستی و بەنمونە ئەو کەناڵانەی کە هۆشیاری لە دروست بەکارهێنانی دەرمان و هێندەی کە احتیمام بە نازانم هوەر و هوەربێژی و ئەو کەناڵەت تەرفیانە و کە ئەبینین کە کاتی خەڵک بە کۆمەڵە شتی لابەلا و ینی لە دوور لە ڕووی بینەران و ئەوانە کە ئەبینی هوەرمەند و من مەبەستمەوە نییە بێ ڕێزی بەرامبەر هیچ کەسێکم ینی کەسانێک کە کۆمەڵێکی زانستیان نییە ئەوەندەی خەڵک خەڵگە بێ هۆشیار بێتەوە کەواتە ئەمە بە ئاگاهێنانەوەی کە بۆ ئێمە بتوانین زیاتر گوێبیستی هۆشیاری تەندروستی بین بتوانین ژێرخانی تەندروستی خۆمان باشکەین نەک ئەو هەموو مەسروفاتە لە هوەرمەند و هوەردۆست و نازانم کۆمەڵێ شتی ئەوانە خەڵک خۆی هۆشیار بێتەوە مەبەستم ئەوە نییە مەبەستم هەندێک ئەبینیت کاکتۆر ئەفەن ببورەشت بڕم پرسیارێکی جەوهری هەیە ڕێنمایی بەڕێستان وەکو شارەزایەک و پسپۆرێکی واری دەرمان بۆ ئەو هاڵاتە بەڕێزانی کێستاکەەوە کەرنتینەن و لە ماڵەوەن لە ئەگەری بوونی سەرێشەیەکی بەسییت قاژێسەیەک سگەشەیەک هەر گرفتێکی تری باڵتنی بێ دەرونی بێ ئەوانە چ دەرمانێک خراپە بەکاری بێنن لەم خۆناغەیە بیخۆن واتە ئەم دەرمانەوە دەکات مەناعات زعیفە یا خود تێگرژانی لەگەڵ کۆرۆنا ڤایرۆس باشتر بێت و بێتە هۆکاری بە زووتر بیگری یان با بڵێن لە ئەگەری گرتنەکەش زیاتر تەشەنت پێ بکە واتە ڕێنمایی بۆ کەسانی کە هیچ توش بوژ نین و سەلامەتن لە ماڵەوە کام دەرمانانە لە کام دەرمانانە دوور بکەونەوە کە ئەو دەرمانانە لە ئەگەری خواردنیانە زیانیان بە تەندروستیە گەینەوە لەگەڵ کۆرۆنا ڤایرۆسش بینی باشە و زیاتر گەشەی پێدا تەبیعی چاینا ناشنال هێز یەکێکە لەو یاخود ئەو ئینستیتوتە پزیشکیانەی کە بەعام لەسەر کۆرۆنا قسە ئەکەن بنمونە تەجروبەیەکی فەڕەنسا باس ئەکەن کە لە عیلاجکردنی کۆرۆنا ڤایرۆسەکەیە کۆمەڵێ نەن ستیرۆیدە ئەنتی ئینفلاماتۆری واتە عیلاجاتی سادەی بۆ ئیلتیهابات یاخود بنمونە پرۆفینی بەکارێنە بینیتی سەرکەوتوو نەبوو لە عیلاجکردنە ئیعلانی کرد و لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی و چاینا ناشنال هێڵسیش باسی ئەوەی کرد یاخود کەواتە ئەمە ئەوە ئەگەیەنێت ناکرێتەوە کە هەر نەخۆشیێکی بەسیت یاخود هەر ئیشارەتێک لەو نەخۆشیەوە نزیک بێ یەکسەر عیلاج وەرگری ئەکرێ پەیوەندی بە ئەو هێڵە گەرمانەی کە وەزارەتی تەندروستی ئەلانی کردووە پەیوەندی بەو هێڵانەوە بکرێ بۆ ئەوەی کە ئەو بەریەکەوتنە توندە نەبێت چونکە احتیمالی ئەگەر بنمونە هەندێک عیلاجاتێک کە ئەلانی کراوە بنمونە باسی ئەوە کراوە پرۆفین و نسایدەکان ئەڵێ ئەگەر بەکار بهێنرێت زیادبوونی سیڤیلیتی یاخود توندی نەخۆشیەکە توندی نەخۆشی کۆرۆنا احتیمالی زۆر زیادبوونیە کەواتە ئەکرێت ئێمە بۆی بە دوور بین لەوە هەندێک عیلاجات باس کراوە بۆ ئەوی کە باشە بەڵام من ناوی نایەنم لەبەرەوەی نەبێ بە ڕیکلامێک بۆی احتیمال یەکسەر پەنای بۆ برێ و بەکار بێنرێ بۆیە ئەمە ئەوە ئاگەنە بێ هۆشیار بین لە دروست بەکارهێنانی دەرمانەکانە ئەو هێڵە گەرمانە هەیە ئەتوانرێت پەیوەندی پێوە بکرێ ئەو کاتەوە تیم و سەنتەر دانراوە بە تایبەت بۆ ئەوەی کە لەبەرەوە ئەگەر خۆی بڕوا لەوانەیە ئەگەر توش بوو بێ خەڵکی کەش توشکە لەبەرەوە پەیوەندیەکە بە هێڵەکانەوە هێڵەکان و تیمەکانی تەندروستی خۆیان ڕێوشوێنی بۆ دائنێن کە چۆنی شێوازی چێکردنەکەی لەبەر ئەوە زۆر مەترسیدارە کە عیلاج لە خۆ بەکارهێنان بۆ ئەوەی سیڤیلیتی و توندی ئەو عیلاجانە احتیمال لە بەریەکەوتنی هەبێ بۆیە مەترسی نەخۆشەکە زیاد نەبێ ئێمە زیاتر هەوڵی خۆپارێزیەکە ئەدەین لەبەرەوەی کە باسم کرد ژێرخاری تەندروستی ئەوەندە بەهێزمانیە کە بتوانین ڕوبەڕووی ئەو ڤایرۆسە ببینەوە کاکتۆر زۆر سپاس دەرفەتمانەمە هەڵبەت قسە باز زۆر بوو لەسەر وەرەسانکردن سپاس بۆ ئامادەبوون بەس ئەگەر لە کۆتایی شتێکتە بێ زۆر بە کورتی چکە کاتمان من پێشنیارمەوە دیارێمان داوا لە خەڵکەکەن لە ماڵەکان بمێننەوە و داواکاری ئەومانەیە کە ئەڵێن خۆپارێزی بکەن تەبیعی ئەمانە پێویستێکی داراییان هەیە بۆیە داواکارم لە سەرجەم پەرلەمانتار و وەزیرەکان و ئەو باڵادەستەکانی مدیر عام و قایمقام و محافظ و ئەوانە ئەم چەند مانگە لە موچەی خۆیان خۆش بن بیکەنە خزمەتی ئەو خەڵکەوە بۆ ئەوەی بەجددی خەڵکیش زیاتر بتوانێت پابەندی ڕێنمایەکان بێ و داواکارشم لە خەڵک کە ڕێنمایەکان بە تەواوەتی جێبەجێ بکە لەبەرەوەی وەکو باسم کرد لێرە ڕێنمای جێبەجێکردنەکە عیلاجە لەبەرەوەی عیلاجی نوێ نییە بۆ چارەسەرکردنی نەخۆشی کۆڕۆنا بە هیوای تەندروستێکی باش بۆ هاونیشتیمانیان زۆر سپاس کاکتۆرگیان بەڵێ بینەرانی بەڕێز سپاس بۆ بەڕێز دکتۆر دڵشاد محەممەد
خوێندکاری دکتۆرا لە تارانی پزیشکی زانکۆی تارانی پزیشکی وەروە پسپۆری واری دەرمانزانی و ژەهرزانی